دەسەڵاتدارانی هەرێم لە ئەجێندای سەردانەکەی سوودانی بۆ واشنتۆن نین. ئایا هەرێمی کوردستان دوای سەردانەکەی سۆدانی بەرەو کوێ هەنگاو دەنێت؟ ئەم کاتەتان باش، مانشێتی ستاندەرتان پێشکەش دەکەین. بە گوێرەی ئەو پلانەی لەبارەی سەردانەکەی سۆدانی بە واشنتۆن لە مانگی داهاتوودا بڵاو کراوەتەوە، هیچ باسێکی ڕاستە و خۆ پەیوەندیداری بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە تێدا نییە. بە گوێرەی ئەجەنداکە پرسی کشانەوە و مانەوەی هێزەکانی ئەمریکا و هەروەها چاکسازی دارایی و ڕێخستنەوەی پەیوەندیە دووقۆڵیەکان و هەڕەشەکانی تیرۆر بابەتی سەرەکی کۆبوونەوەکانی سۆدانی و بایدن دەبێت. ئەو زانیاریانە لە کاتێکدایە دوای سەردانی مەسرور بارزانی بۆ واشنتۆن کە وەزیری جەرەوەی ئەو وڵاتەی بینی میدیاکانی دەسەڵات دوایان بڵاو دەکردەوە کە ئەمریکا خۆی لە داهاتی نەود ڕاستە و خۆ پارە بۆ هەرێمی کوردستان تا بێگەڕانەوە بۆ بەغدا دەنێرێت و هەڕەشە لە بەغدا دەکات. بەڵام زانیاریەکان دەری دەخەن ئەو هەواڵانە ڕاست نین و سەرۆکی حکوومەتی هەرێم سەرکەوتو نەبووە لەوەی وا لە ئەمریکا بکات پشتیوانی بکات. چاودێرانیش پێیان وایە ئەگەر لە سەردانەکە لە پەراوێزیشەوە باسی حکوومەتی هەرێم بکرێت ئەوا لەو چوارچێوەیەدا دەبێت کە پابەند بکرێت بە بەغدا و کۆتایی بە هەنگاوە تاگلایەنەکانی بهێنێت، ئەمەش دەبێتە هۆی ناسەقامگیری لە عێراق و باویست و بەرژەوەندی ئەمریکانیە. باگەری زۆرەوە ئیدارەی بایدن داوا لە سوودانی دەکات ماف و شایستە داراییەکانی خەڵکی کوردستان وەک خۆی بدرێت و چیتر لەگەڵ کێشە سیاسیەکان تێکەڵ نەکرێت. ئەرشاد